لەم بابەتەی ئەم جارەدا باز لە نەخۆشی تالاسیما ئەکەین. نەخۆشی تالاسیما نەخۆشیەکەی بۆ ماوەی خوێنە. توشبوانی ئەم نەخۆشیە ژمارەی خوڕۆکە سوورەکەی نەکەم دەکات لەگەڵ کەمی مادەی هیمۆگلۆبین. ئەمەش دەبێتە هۆی کەمی خوێن. هیمۆگلۆبین لەناو خوڕۆکە سوورەکانی خوێندایە، بەرپرسە لە گواستنەوەی ئۆکسجین بەناو لەشدا. بەپەی توندی نەخۆشیەکە دوو جۆرە. دروستبوونی نەخۆشی تالاسیما لە ئەنجامی گۆڕانکاری و تێکچوونی بووماوە مادەی DNA لەو بەشانەی کە بەرپرسن لە دروستکردنی هیمۆگلۆبین دروست دەبێت. ئەم نەخۆشیە لە باوانەوە دەگوازێتەوە بۆ وەچەکان. نیشانەکانی نەخۆشی تالاسیما هەندێک منداڵ دوای لەدایک بوون نیشانەکانی نەخۆشییان هەیە، بەڵام هەندێک تریان دواتر لە ماوەی 2 ساڵی یەکەمی تەمەنیدا نیشانەکانی دەردەکەوێت. ئەگەر نیشانەکانی لە کاتی دایکبوونیدا دەکەوت، ئەوە یەکە کۆرپەلەی ئاسایی لە سکی دایکدا خوڕۆکە سوورەکانی لە جۆری ئێفدا دەنێت. کاتێک لەدایک دەبێت دەگۆڕێت بۆ جۆری ئەی، بەڵام لە منداڵانی توشبی تالاسیما جۆری ئێف دەمێنێتەوە و ناگۆڕێت بۆ جۆری ئەی. بابزانین چی ئەو نەخۆشیەی دۆزیەوە. دۆزەرەوەی تالاسیما ناوی فرانک فارا بوو کە گەنجێکی بازرگان بوو لە برۆکلین دەژیا و کاری دەکرد. لە ساڵی 1954 دوو منداڵی توشبی ئەم نەخۆشیە بوون کە نەخۆشیەکی دەگمەن بوو. لەم کاتەدا هەستە بە دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو نەخۆشیە. سەرچاوەیەکی ئەو نەخۆشیەی دۆزیەوە کە ئەویش کەم خوێنی بوو و هەروەها زانی کەم خوێنی لووتکەی سەرەکی ئەم نەخۆشیەیە، واتە تالاسیما. تالاسیمای جۆری لاواز نیشانەی نییە جگە لە دابەزینی هیمۆگلۆبینی خوێن بە ڕێژەیەکی کەم، بەڵام تالاسیمای جۆری تون کۆمەڵی نیشانەی هەیە، وەکو هیلاکی، بێهێزی، ڕەنگزەردی، زەردوویی، گەشەکردنی ئەسەکانی دەموچاو بە شێوەیەکی نادروست و گۆڕینی شێوەکەی، لاوازی گەشە، و هەروەها ئاوسانی سک، تۆقبوونی ڕەنگی میز. بوونی نەخۆشی تالاسیما لە مێژووی خێزانەکاندا زیاتر لە هاوڵاتیانی ئەم ناوچانەدا دەکەوێت: ئیتالیا، یۆنان، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئاسیا و ئەفریقا. دوو جۆری تالاسیما هەیە: ئەلفا و بێتایی. تالاسیما ئەم دوو جۆرە هەردووکیان لە ڕێگەی جیناتەوە دەگوازێتەوە بۆ وەچەکان. ئەو کێشانەی کە ڕوبەڕووی تەندروستی ئەو کەسانە دەبنەوە کە نەخۆشی تالاسیمایان هەیە: زۆربوونی مادەی ئاسن لە خوێنداوە زیاد لە ڕێژەی تەندروست، جۆرە جیاوازەکانی هەوکردن، پانبوونی ئێسەکان، ئەمەش بەهۆی کشانی مۆخی ئێسکەوە دەبێت. زیاتر لە ئێسەکانی دەموچاو سەردا بەدێ دەکەوێت. ئەمەش کۆتایی ڤیدیۆکە بوو. تێبینی و ڕای خۆت برێ سەبارەت بەم ڤیدیۆدا و سەبسکرایبی چەناڵەکەمان بکە و زانگۆڕەکە چاڵە بکە و وەرە بیرشت نەچێ لایکی ڤیدیۆکە بکە. Inside your body, such as in your heart or liver, to sit and stay, that can make it difficult for your body to work properly. Your skin can then become darker and you feel weak and don't grow properly. So now you need to take that extra iron out of your body. There are different kinds of medicines that can take out the extra iron from your body. For one of these medicines, you will need the help of a needle and a pump. Other medicines are pills that can take the iron out of your body. Whichever medicine your doctor gives you, your mum and dad will help you to take it properly until you grow up and learn to do it yourself. Many children like you have thalassemia. Now that you know all about us, the red cells, and thalassemia, you can share this with other kids who also have thalassemia like you or who want to learn about it.